بە گوێرەی ئامارەکان تەنها لە ساڵی ڕابردوو 8,048 پرۆسەی هاوسەرگیری لە خوار تەمەنی 18 ساڵی لە دادگاکانی هەرێمی کوردستان تۆمار کراوە. لەو ژمارەیەش 1261 حاڵەت داوای جیابوونەوەیان کردووە. کۆی ئەو گرێبەستە هاوسەرگیریانەی کە لە دەرگاکانی باری کەسی هەرێمی کوردستان ئەنجام درابوون کە ڕێژەکەی 55,896 گرێبەستی هاوسەرگیری بووە لە کۆی دادگاکانی باری کەسی هەرێمی کوردستان کە لە دەرگاکان ئەنجام دراون. لە کۆی ئەو گرێبەستانە 8,048 گرێبەست خوار تەمەن 18 ساڵ و منداڵن کەواتە ڕێژەی ئەگەر ڕێژەی سەدی وەربگرین 14.4 کۆی گرێبەستەکان لە خوار تەمەن 18 ساڵە. سەبارەت بە هۆکاری جیابوونەوەش بەڕێوەبەری گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی دەڵێت زۆرینەی هۆکارەکان بۆ لێ تێک نەگەیشتن و هاوسەرگیری پێشوەختە دەگەڕێتەوە. هەندێک لە کێشەکانی کە دێتە پێشمان کێشەی زەواجی پێشوەختەیە، ینی هۆکارەکەی دەگەڕێتە لۆی کە پێشوەخت هاوسەرگیری کراوە چونکە تێنەگەیشتن دروزەکە لە مابینی خێزانەکان کە لە مابینی ژن و پیا و ژنومێر و هەروەها کە دروست بوونی منداڵ و دوای بە بەخێوکردنی و یاخود بوونی کێشە کۆمەڵایەتیەکان زۆربەی دەگەڕێتەوە کە لە ئەمرێکی زۆر بچووک زەواز دەکرێتن بۆیە ناتوانن ئەوان لەوە تێبگەن کە چۆنیەتی هەڵگرتنی پیرۆزیەتی خێزان و هاوسەرگیریەتی و بوونی خزمایەتی لە مابینی دوو بنەماڵە ئەوان هەمووا دەکات کێشە دروست بێت. بەڕێوەبەری ئەوقاف و کاروباری ئاینی هەولێریش ئاشکرای دەکات لە ماوەی ڕابردوو چەندین مامۆستای ئاینی بەهۆی ئەوەی هاوسەرگیری پێشوەختەیان لە دەرەوەی دادگاکان ئەنجام داوە سزادراون. تعمیممان کردی لەسەر هەموو مامۆستایانی ئاینی لە کۆڕ و کۆبوونەوەکانی خۆمان لەگەڵ مامۆستایانی باسمان کردووە کە ئیلتیزام بەو بڕیاری دادگا بکەن و ئەگەر حاڵەتی واشە بووە پێشتر بەڵێ هەر لە ڕێی دادگا و بەپێی یاسا و ڕێنماییەکان ئەو کەسانە سزادراون کە ئەگەر کاری وایان ئەنجام دابێت. بە گوێرەی ئامارەکان زۆرترین پرۆسەی هاوسەرگیری لە خوار تەمەنی 18 ساڵی لە سنووری پارێزگای هەولێر ئەنجام دراوە کە بە ڕێژەی 127 بووە و لە دوای هەولێریش ئیدارەی سەربەخۆی گەرمیان دێت بە ڕێژەی 115. بڕیار محەممەد، کورسات نیوز، هەولێر.